دژی نەبوونی فلتەر و زۆری دووکەڵی کارگەی چیمەنتۆی کەرکووک، دانیشتوانی گوندەکانی تەرجل و ترکەشکان و ناحەی لەیلان و دەوروبەری چوونە بەردەم کارگەکە و داوا دەکەن هەرچی زووە کارگێڕی کارگەکە و گرفتە چارەسەر بکات، بە پێچەوانەوە کارکردن لەو کارگەیە ڕادەگرێن. ئەمڕۆ لێرێن بۆ گەیاندنی دەنگی دانیشتوانی ناوچەکە کە ئەم کارگەی بووەتە هۆی ناڕەحەتی دانیشتوانی ناوچەکە. پەیامی ئێمە بۆ کاربەدەستانی کارگەکەوەیە کە دەبێت بە زووترین کار لەسەر دانانی پاڵاوگە یان فلتەر بکەن. وەگەر داخوازەکانمان جێبەجێ نەکرێت ئەوە لە داهاتوودا هەڵوێستی تونترمان دەبێت و ئێمە ئاگادارین لە ژیانی سەدان خێزان کە لەم کارگەیە سوودمەندن، بەڵام ناکرێت ژیانی سەدان کەسی تر بەهۆی نەخۆشیەوە نەخۆشی بڵاوبنەوەی نەخۆشی و کارکردنی کارگەکەەوە داواکارەکانی ئێمە تەنها یەک خاڵە ئەوش دانانی فلتەر. ئێمە دووپاتێکەکەینەوە کە لە داهاتووە کاربەدەستانی کارگەکە ئەگەر و فلتەر یاخود پاڵاوگەی بۆ ئەم کارگەیە دانەنەن ئێمە ڕێگری لە کارکردنەکەین لەم کارگەیە. دانیشتوانی و ناوچەیە وێ ڕاینیگەرانیان لە کەمتەرخەمی بەرپرسانی کارگەکە ئاماژە بەوەش دەکەن ئەوان سوودیان لەو کارگەیە نەدیوە ژمارەیەکی کەمی پاسەوان نەبێت، هیچ دەرچوویەکی ئەو گوندانە وەکو پێویست لەو کارگەیە دانەمەزراوە، بۆیە بە مافی خۆیانی دەزانن سکاڵا لە دژی بەرپرسانی کارگەکە تۆمار بکەن. وەکو گەنجانی ئەم سنووە تا ئێساگە سوودی ئەوتوان نەبینیەوە لەم کارگەیە سەرڕای ئەو هەموو زیانەی کە تووشی ئەم ناوچەیە بووەتەوە دەربارەی کە زەوی و کشتکۆڵاکان زەویەکی زۆری پێگەیاندووە. ئەمڕۆ ئەم گردبوونە ئەنجام داوە ئامانجی سەرەکیمان تەنها ئەو ڕاگردنی ئەو تەوتۆزێک کە بە چای خۆتان ئەیبینن. هیواداری کاربەدەستانەکەی بێت تاوەکو بتوانین ئەو تەوتۆزە ڕابگرێن زیانی زۆری گیانە بە ژیانی تەندروستیت. دیارە ئێمە لە ماوەی ڕابردوو خەڵکی ناوچەکە بێدەنگ بۆ بەرامبەر بەم زوڵمەی لێمان کراوە و لە ئێستا ئەمە وەکو پەیامێکی ناڕزابوون ئەیگەێنین بەم مەعمەلە داوایان لە یەکەین کە لە کورتترین ماوەیە فلتەر بۆ مەعمەلە دابنێن و زیانی زیاتر بە خەڵگێن و هەر کەسێک لەم ناوچەیە مافیەوەی هەیە سکاڵیان لەسەر تۆمار بکە بەرامبەر بە ئەو زیانەی کە پێی کەوتووە، چکە خەڵکێکی زۆر لێرە تووشی نەخۆشی بوون و کشتکاڵەکانیان بەهۆی زیانی ئەم مەعمەلەوە لە ساڵانی ڕابردووە بەرهەمیان نەبووە و لەگەڵ ئەوەشدا ژینگەی ئەم ناوچەیە لە ڕووی سەوزیەوە کەمترین سەوزیتیا ڕوا و ماوەتەوە. جگە لە داواکاری چارەسەری ئەو دووکەڵەی لە کارگەکەوە دەردەچێت، دانیشتوانی ناوچەکە داوا دەکەن کارگێڕی کارگەی چیمەنتۆی کەرکووک زۆرترین دار و نەمام لە سنوورەکە بڕوێنێ، چونکە ئەو دووکەڵە بووەتە هۆکاری نەخۆشی بۆ دانیشتوانی گوندەکان و زیانی بە بەروبوومە کشت و کاڵەکانیشیان گەیاندووە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.